هەموو لە سادەیی و میهرەبانی کە دووبارەبوونەوەی ئەستەمە. بەڵام لەم فلیمەدا ڕووی مرۆیی ڕۆژنەوە و هەڵوێستی خۆی بوو لە قۆناغە جیاوازەکانی خەباتی نەتەوەیی کورد لە سەردەمی شار ئەزمون و تایبەتمەندیەکانی هێرۆخان لە ئەزمون و ئێمە و دەخاتە ڕوو گەلێک یادەوەرین کە ئەمڕۆی ئێمە چۆن دروست بووە بە چ بەرپرسیارەتیەک لەسەر شانەی تەنها ڕابردوو نییە بەڵکو ئەوانە و پەیامانەیە سایلی کەلتوری و زمان و ئەوانە هێرۆخان نمونەیەکی بەرجەستەی ئەو ژنی کوردە. لە 86 لە یاخسەمەر جارێکی تر کە یەکترماندی بەجدی پێشمەرگای تێکەوە بوو جدی پێشمەرگەیدا دائیمەن کامێرایەکی ڤیدیۆی پێ بوو. ئەوەی ئەمڕۆ کە نمایشکرا مێژووی مەسەلە کەسایەتی هەر هێرۆخان نیە مێژووی نەتەوەیەکە هەموو گیانی لە مێژووی میلەتێکە مەسە ئەم ڤیددیۆیانەی کە ئەمڕۆ بینیمان تەبێ بەشێکی فەوتاوە بەڕاستی ئەوە لە ڕۆژگارێک دادا هێرۆخان توانێتی ئەم فلیمانە لەو ڕۆژگارە سەخت و زەحمەتی و ناخۆشیانە بتوانێت تۆماریکە هێرۆخان لەو کەسایەتیانە بووە کە جگەلەوەی هاوسەری سەرۆک مامزەرار بووە کچی مامۆستا برای مەحمەد بە بەڵام بەخۆشی کەسایەتێکی بەهێز بووە خۆڕاگر بووە منەزانم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خۆڕاگریەوە کەسایەتێکی بەهێز و خۆڕاگر بووە و تەنانەت پشت و پەنایەکی خەڵکی هەژار کەم دەرامەت پشتیوانێکی بەهێزی هونەرمەندان و ڕۆشنبیران وانە بوو هەر لە هەر مەجالێکە لەم لەلۆلە پارێکی پەیدا کرد بۆ ئەوەی لە بواری ئەو بارانەی کە خزمەتی هونەرمەندانوانە کۆمەڵی دەستکەوتی گەورەی جوانەیە بووە هەر چۆنێک باسی هێرۆخان بکەین هێشتا کەمە وەکوتم ئەوەی ئەمڕۆ باس کرا مەوزوعی هێشتا هێرۆخان زۆر لەوەی شایستەی بن تایبەتی مێژوویەکی بۆی جیلی پێشووتر و لەگە جیلی ئێستا ببینن ئەم دەستکەوتانێک ئەم ڕووهاتووتەکایەوە کەسایەتی بەهێزی وەک هێرۆخانی تیا بووە سەرنجڕاکیشیان دای وەکو پێشمەرگەیەک هەڵسکەوتی دەکرد و لە ژانێکی بەسیت و ئینواندا بوو و ئەو دانیشتانەی ئێمەش هەمووی تەسویری دەکرد بە ڕاستیەکەی تا بڵێی میهرەبانە بە ڕەحمە بە وەفایە مرۆڤایەتی خۆشەوێت پاکە کراوەیە بەهێزە باوەڕکە زۆر بەهێزە لە هیچ شتێک ناترسێ. لە بنەماڵەیەکی ناسراوی شاریوانم لە باکووری کوردستان بەڵام بەهۆی بارودۆخی سیاسی ئەو کاتی دەوڵەتی عوسمانی ناچار دەبن زێری خۆیان بەرەو باشوور جێگەڵن. ناوراو لە ژێر کاریگەری هەمزە عەبدوڵڵای خاڵیدا کە کەسایەتێکی نیشتیمان پەروەر بوو بە بیری نەتەوەیی پەروەردە دەبێت. لە تەمەنی 6 مانگیدا باوکی بەهۆی چالاکی سیاسیەوە زیندانی دەکرێت و دوای 2 ساڵ دەیبینێتەوە. باوکی هێرۆکە گیرە هێرۆ ئەمری 6 مانگا بوو چیمە کرد سەر دیوارەکە هەموو ڕۆژێ بە قەڵەم خەتێکی مەکرد. نمایشکردنی فیلمی دۆکۆمنتاری دادا کە باسی ڕۆڵ و پێگەی کەسایەتیەکی دیاری کورد خانمێک ئەویش خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدە کە هەم خێزانی سەرۆک مامجەلالەوە هەم کچی سەرکردەی گەورە مامۆستا ئیبراهیم ئەحمەدە دیارە باس لە قۆناغەکانی ژیانیەکە کە چۆن ئەو ژنە هەڵکەوتووە لە خێزانێکی ناودار و گەورەدا ژیانی شاخی هەڵبژاردووەوە لە هەموو مینەتیەکانی شاخ بەشدار بووە لەگەڵ هەموو ئەمانەشە بەشایەتی هەمووانی کە لەو زەمەنە لەگەڵ یاژیاون هێرۆ ئیبراهیم ئەحمەد یاخود دادا توانیویەتی بەرەنگاری ئەو بارودۆخە ببێتەوە و بتوانێت جێپەنجەیەک دابنێ هەرچی شەڕەکان هەیە بە دۆکۆمنتی بکە و تەسویر و ڤیدیۆکانی هەڵبگرێ بۆ ئەم سەردەمەی کە ئەمڕۆ ئێمە شانازی پێواکەین. بۆچی پێیان دەگوت دادا؟ ئایا وشەی دادا لای کورد هەرنەریتێکی زمانیە بۆ ڕێزگرتن و نیشاندانی گەورەی لە تەمەندا یان مانایەکی تری لە پشتە؟ وەڵام من 2-3 جار لە دەم دەچوو و هێرۆخان پێی ناخۆش بوو منی وەڵا پێم بڵێ دادە هەر پێم بڵێ دادە پەروەردەی تاکی ئازادەوە دەست پێ دەکات هەر بۆیە بۆ بوارەکانی منداڵان نەوجەوانان گەنجان و